سەرکەوت ئەم کاتت باش زانیاریەکان لە لای تۆ چییە؟ ئەمریکا چی دەڵێت؟ واشنتۆن چی دەڵێت؟ پنتاگۆن چی دەڵێت سەبارەت بە کۆنتڕۆڵکردنەوەی قەزای شەنگال؟ بەڵێ هەڵبەت دەربارەی پرۆسی کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال ئێمە چەند ڕۆژی ڕابردوو لە سەر خەت بووین لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بە تایبەتی پنتاگۆن و بۆیە ئەمشەو توانیمان زانیاری باش بۆ بینەرانی NRT وەربگرین لەسەر وردەکاری ئۆپەراسیۆنەکە و بەشداریکردنی ئەمریکا لەو ئۆپەراسیۆنەیە بە پێی ئەو زانیاریانەی کە ئێمە توانیمان ئەمڕۆ لە پنتاگۆن وەری بگرین لە وتەبێژی پنتاگۆن وەری بگرین لەسەر ئۆپەراسیۆنی سنجار ئەوەیە کە ئەمریکا هێزێکی تایبەتی ئەمریکا لە چیای سنجار بوونیان هەیە بۆ هاریکاریکردنی هێزەکانی پێشمەرگە و ئەو هێزانی کە بەشدارن لە ڕزگارکردنی سنجارە دیارە هێز ئەمریکیەکان بە شێوە بەشداری شەڕ ناکەن بەڵکو هاوکاری و هەماهەنگی ئەکەن و ڕاوێژ ئەدەن بە ڕاوێژی سەربازی ئەدەن بە هێزەکانی هێزە کوردیەکان کە لەو ناوچەیەن بە هێزی پێشمەرگە و هێزانی تریشی کە لەو ناوچەیان سەبارەت بە ئەوەی ئۆپەراسیۆنەکە چەندی پێچێت بەرپرسانی پنتاگۆن ئەویان بۆ من دووپات کردەوە کە ئەوان چاوەڕوانەکەن لە ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتەی پێ بچێت وەکو پرۆسەکەەوە چاوەڕوانەکانی ئەمریکایە لە ئۆپەراسیۆنەکە سەبارەت بە گرنگی سنجاریش بەلای ئەمریکا و هەرچەندە ئەوان پیان وابوو کە پێویست بوو سنجار و مووسڵ بەیەکەوە بێ و لە یەکدانە بڕێ بەیەکەوە هێرشەکە ئەنجام بدرێت بەڵام ئەوان باسیەوەشیان کردووە کە سنجار گرنگیەکی یەکجار زۆری هەیە بۆ تێکشکاندنی داعش لە مووسڵیش لە بەرەوەی ڕێگەی سەرەکی نێوان ڕەقە و مووسڵە بۆیە ئەگەر ئەو ڕێگەیە بگیرێت ئەبێتە هۆی بربەستێکی سەرەکی لە نێوان جموجۆڵکردنی سەربازانی داعش لە نێوان ئەو دوو شوێنەیە کە دوو پێگەی گرنگی داعشن لە سووریا و لە عێراق. بەڵێ سەرکەوت ڕۆڵی هێزەکانی هاوپەیمانان چییە؟ باسییان کردووە ڕۆڵیان چییە لە کۆنتڕۆڵکردنەوەی قەزای شەنگالە یاخود باسی چیان کردووە؟ باسییان لەوە کردووە کە لەم چەند ڕۆژەی پێشوە یاخود لەم چەند یەک دوو ڕۆژەیە چیان کردووە لە قەزای شەنگال؟ بەڵێ هەڵبەت ئەم چەند ڕۆژەی پێشوو لە ڕاوێژی چروپڕا بوون لەگەڵ بەرپرسانی کورداوە هەر بۆ ئەو مەبەستەش ڕێگەی نێوان مووسڵ و شنگاریان چەندین جار بۆردومان کردووە حالیان ئێستا هێزەکانی هاوپەیمانان ئیشی سەرەکیان بریتێت لە بۆردومانکردنی ئەو ڕێگانەی کە دەرەوەی شنگال بە شنگالەوە بەشێت لای داعشەوە بۆ ئەوەی ڕێگە لە هاتنی هێزی زیاتری داعش و سەربازەکانیان و چەک بکەن بۆ ناو سنجار ئەوە وەکو پلانی سەرەکیەتی و لە هەر شوێنێکی هێزەکانی پێشمەرگە و هێزە کوردیەکان داوای بکەن کە لە سنجار لە شوێنێک دیاریکراو بدرێت لەو شوێنە ئەدەن بۆیە هێزێکی تایبەتی ئەمریکا ئێستا لە چیای سنجارن بە هاوکاریکردنی هێزە کوردیەکان و هێزانەی کە لەوێ بۆ ڕزگارکردنی شنگال واتە ڕۆڵی ئەوان جگەلەوەی کە ڕاوێژ ئەدەن بە هێزەکانی پێشمەرگە لەسەر ئەرس لە ئاسمانیشەوە هەموو ئەو شوێنانە بۆردومانەکەن کە ئاماژەیان پێ بدرێ و بە گرنگ بزانرێت کە بۆردومان بکرێ بەڵام زۆرترین شەڕ بڕیارە شەڕی سەربازی نێوان داعش و هێزە کوردیەکان و هێزی پێشمەرگە بێ لە سنجار لەبەرەوەی کەمترین دەیانێت بە کەمترین زیان سنجار ڕزگار بکرێت هاوشێوەی کوبانەی لێ نەبێت تەواوی شارەکە خاپور ببێ هەڵبەت زانیاریەکانی ئەمریکا نزیکەی 300 بۆ 500 سەربازی چەکداری داعش باوەڕ ئەکرێت لە ناو سنتەری سنجارە هەبێت و لە دەوروبەریشیە نزیکەی 200 سەربازی 200 چەکداریتر هەبێت بۆیە ئەوانەی دەوروبەر هێزەکانی هاوپەیمانان بۆردومانێکی زۆریان کردووە و پێی ئەو زانیاریانەی من بەردەستم کەوت لە کاتی وەرگرتنی زانیاریەکان بۆ ئێمە هێرشی ئاسمانی ئەمریکا بەردەوام بووە و دوێنێ هێرشەکە بەردەوام بووە ئامانجی سەرەکی هێرشە ئاسمانەکانی ئەمریکا بۆ ئەوەیە هێڵی نێوان مووسڵ و ناوچەکانی تری دەرەوەی سنجار لە سنجاردا ببڕن بۆی داعش نەتوانێت هاوکاری زیاتری پێ بگات لە دەرەوەی خۆی ئەوە هێزە کوردیەکان و پێشمەرگە بتوانن سەرکردایەتی ئۆپەراسیۆنەکە بکەن و بتوانن لە کورتترین ماوەیە سنجار لە دەرەشی داعش ڕزگار بکەنەوە بەپێی هەڵسەنگاندنەکانی ئەمریکا 2 هەفتەیە لە ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتە سنجار ڕزگارەکرێ بەڵام ئەوەی کە ئایا ئەمریکا وەکو هێزی زەمینی بەشدار ئەبێت لە ئۆپەراسیۆنەکە دیارەوە پێی ئەو زانیاریانەی کە لە وتەبێژی وەزارەتی دەرەوە و ئۆفیسی ڕۆژنامەوانی دیوتی با بڵێن بۆ ئێمە نێردراوە هێزی ئەمریکا تەنها بە شێوەی ڕاوێژکردن بەشدار ئەبێت وەکو شەڕکەر بەشدار نابێت مەگەرەوەی کە حاڵەتێک دروست بێت حاڵەتی ڕزگارکردن وەکەوەی کە لە پێشتر لە سووریا و لە هەندێک شوێنی ترا یا ئەوەی کە لە حەویجە ڕوویدا داوای هاوکاری ئەوە بکەن کە هێزی ئەمریکا بەشدار بێ حاڵەتی زۆر نادر زۆر دیاریکراو بەڵام ئەو هێزە کە لەوێن بە هیچ شێوەیە بەشدار نابن. بەڵێ بۆچی هێزەکانی ئەمریکا باسییان لەوە کردو کە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شنگال 2 هەفتەی پێچێت
ئەمە ئەوە بۆ واگەڕێتەوە کە بڵێن چەکدارانی داعش پێشڕەوی ئەەکەن یاخود شنگال شوێنێکی استراتیجیە. لە ڕاستیە ئەوەی کە ئەوان پلانەکان داناوە پلانی سەربازی ئەمریکا ئەوەیە بۆچی 2 هەفتەی پێچێت لەبەرەوەی ئەوان ئامادەسازیان بۆ ئەوە کردووە کە ڕێگە لە داعش بگرن لە هەموو ناوچەکانی ترەوە بێتە ناو سنجار و ئەگەر بەپێی هەڵسەنگاردنەکانی ئەوان بێ ئەگەر ڕێگە لە داعش بگیرێت لە سووریا و لە عێراق و باڵێن لە مووسڵ و ناوچەکانی تریشەوە ڕووکاتە سنجار ئەو 300 سەربازە کە ئەوان چاوەڕوانەکەن 300 بۆ 500 سەربازی تیابێت ناتوانن خۆیان لە زیاتر لە 2 هەفتە بگرن ئەگەر کەلوپەل و چەک و هاوکاریان پێ نەگات بەڵام ئەوەی کە بۆیە ناتوان لەوێ بمێنەوە لەبەرەوە بۆیە ئەوان چاوەڕوانی ئەوەکەن کە تەنها ڕێگەیە کە ئەوان هێزی پێشمەرگە بربەست بێ لە بەردەمیان مەسەلەی بووبی بۆمبە کە ئەوانیش هەیە تیمێکی تایبەتیان لەگەڵایە بۆ پوسەڵکردنەوەی هەموو ئەو بۆمبانەی کە چاوەڕوانەکرد لە ناو ماڵەکان و لە شەقام و لە شوێنە گشتیەکانە هەبێ هەڵبەت هەڵسەنگاردنەکانی ئەمریکا لەسەر ئەو ئەساسەیە کە ئەوان پێشتر پلانی پێشینەیان هەیە بۆ ڕزگارکردنی سنجار و بۆ ئەوەی لەبەرەوەی کە ئەو سەربازانەی کە لە ناو سنجارە مێنەوە گەر هیچ هاوکارێکیان پێ نەگات ئەو چەکدارانی داعش ئەگەر هیچ هاوکارێکیان پێ نەگات دیارە هەیەتوان 2 هەفتە خۆیان ڕابگرن. بەڵێ سپاس بۆ سەرکەوت شەمسەدین بەرپرسی نووسینگەی نارتی لە هەر زانیارێکی نوێترا گەڕینەوە بۆلات سپاس بۆ زانیارەکانت.